قوربانی بە حەجەکەیە و لە پێناو ئەوە نەچۆ بۆ حەجەکە هەر لە مناڵیەوە هەر لە باخچەم بەمنیانەوە دکتۆرە ئیتر هەر لەوە کەوتبووە مشکم من بەخوارێ ببم بە دکتۆر ئینشاءالله. لە هەڵەبجە یەکێکی دیکە لە یەکەمەکانی هەرێم ئاڵێنە بەزە کە لەی چوارەمی هەرێمی بەدەستێناوە لێرە چەند چیرۆکێکی جیاوازەیە من حەزەکەم لە سەرزاری خۆیانەوە بیبیستم. ئاڵێگیان سڵاو لێ بێجارە پیرۆزبایی و لێ ئەەکەم ئینشەڵڵا سەرکەوتووە بی لە هەموو بوارەکانی ژیان. سڵاو لە ئێوەژێ خۆ بەخێر بێن، زۆر زۆر سوپاس ئەزێتان کێشاوە، زۆر زۆر سوپاستانەکەم. هەستی خۆتم بۆ باسکە چه هەستێکە دێ ئێستا؟ وەڵاهی نەزانم هەستەکە پێناسە ناکرێ، ئەوە نەخۆشە چونکە دوای هەوڵ و مانووبوونێکی زۆر دوای 13 مانگ بە بەردەوامی سعیکردن و مانووبوون وەکو تۆم بڵێ خۆی گەورە بەرهەمەکەیت پیشانەیە تەبان هەمووی فەزڵ و گەورەی خۆی گەورە جادوایەوە مانووبوون و هەوڵەکانی دایک و باوکم و قوتابخانەکەم و مامۆستاکانمان لەگەڵما زۆر سوپاسیانەکەم کە بەردەوام پاڵپشتم بوون و هاوکارم بوون. چەنە هێناوە و معادل ئەکاتە چەند؟ وەڵام من کۆنمرەی 694 بە سی غەڵەتم هەبوو، معادلم 99.4 دوانیم دووەمی سەر ئاسی پارێزگای هەڵەبجە و چوارەمی سەر ئاستی کوردستان بم. سپاس بەخوا. چاوەڕێ و نمرەیەتە کرد؟ وەڵاهی سێری وەڵامەکانم ئەکرد جار ینی خۆم هەڵەکانم ئەزانی ینی هەر چاوەڕێ ئەوە نەبووم. ڕاستی ئەو پرسیارە لەبەرەوەی ئاڵەجیان لە بنەڕەتی و ناوەندی و الحەمدولایەکێک لە وەزیرەکان مامۆستاکانی شاهیدن، یعنی بەرگ بۆ بەرگ لەبەری بوو، یعنی الحەمدولایە چاوەڕێمان لێکرد بە دوعای خێر و بەردەوام ینی سعی و هەوڵمانەکەی خۆی چاوەڕێوەمانەکەی کە ئەو دەرەجە بێنێ و چەند هەڵەیەکی بەسیتشی کرد چکە بەتەمای باشتر بووین. بە سوپاس بۆخوا هەموو شتە خێری تایە. الحەمدولایە چاوەڕێمانەکرد و مامۆستاکان شاهیدن کە یەکێک لەو تەلبانەی کەشانی ئەو دەرەجەیە. کاک نەبەز ئێوە چیرۆکێکی تۆزێک جیاوازتان هەیە، ئەمساڵ ناوتان گەڕاوەتەوە بۆ حەج لەگەڵ دایکی ئاڵێخانە، بەڵام ئەو قوربانی بە حەجەکەیە و لە پێناو ئەوە نەچۆ بۆ حەجەکە باسی ئەو. بەڵێ وەڵا بۆ ماوەی تقریباً 13 ساڵە ناوەنووسین بۆ حەج، الحەمدولایە کە ئەمساڵ ناماناتەوە، بەڵام ئەوە بوو کە ناماناتەوە من و دایکی بێکەوە ناماناتەوە، بەڵام لە هەمان کاتی حەجا و کاتی تاقیکردنەوە و ئامادەکردنەوە تاقیکردنەوەکان لەبەر ئەوە ینی تۆزێک ناڕەحەت بوو، ینی بڕیاریە کە لەبەر ئەوەی کە ئەم پۆلی دوانسەیە حەجەکە یا بە ئەو خوشکەم کە نەیت خۆی نەهات بۆ حەجەکە دڵنیا ئینشاءڵڵا ئەو کەسش بەردەوام دوعای خێر و فەزلی ئەوە بوو کە ئەو دوعا خێرانە ئەو کەسانی کە لەگەڵمانە بەردەوام و ئەوانەی کە بەردەوام هاندەری بوون الحەمدولایە و ئەوەی کە جێ سوپاسە بەڕاستی سوپاسی خێزان بم کە توانی بەڕاستی کە چەند ساڵە خۆی ئامادە کردو ئەو شوێنە پیرۆزە، بەڵام لەبەرەوەی کە ئاڵێ پۆلی دوانزە بوو بەخشی ئینشاءڵڵا خوای گەورە ساڵێکە بیگاتە نسیبی ئینشاءڵڵا لەگەڵ ئاڵەیان ئینشاءڵڵا وعدی چیت پێیاوە. وەڵا لەبەرەوەی کە پۆلی 11 کە دەرچوو موبایلەکەی شکایتر وعدیا کە موبایل نەکڕێوتی خەریکی خوێندنە بم. تمش وعدم پیاکە ئینشاءڵڵا کە دوای ئەوەی ئیمتحان تەواو بوو موبایلێکی ئاخر مۆدیلی بۆ بکڕم ئەم ئایفۆن حافظێوانی ئاڵێ ئینشاءڵڵا ئەوە هەرچەند الحەمدولایە لە قورئان شتێکی باشی بەرە نزیکەی 20 جوزئی قورئانی پیرۆزی لەبەرە وعدم ماوە کە ئینشاءڵڵا بتوانێت ئەگەر ئەوەش تەواو بکە ختمی بکە سویچێکی ئۆتۆمۆبیلەکەم بە هەدیە بۆ ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا ئاڵێگیان ئەو ئایفۆنەکە ئینشاءڵڵا بە قسمت بوو بەتەمای قورئانەکەش بەردەوامی پێ بدەین. والله الحەمدوللیلا سەرەتا هەمووی بە فەزڵ و گەورەی خوای گەورە بوو، دواییش بەرەکەتی قورئانەکە بوو لە کاتەکان و سعیکردنما تەبعەن ئەتوانم بڵێم من ئەوەنەی کە قورئانەکە مێشکی فراوان کردوم و هاوکاری کردم لە سعیەکانما ئەوەنە مانووبوونی سعیەکانی مەکتەبیشم زۆر کاریگەری نەبوو لەسەرم، بۆیە من قەت دەستبەرداری قورئانەکەم نابم ئینشاءڵڵا بەردەوامە بم لەگەڵیا و بەتەمام هاوینە قەرەبووی ئەو ماوە بکەمەوە کە بە بۆنێک لە کاتی ئیزنەکەیە تۆزێک کاتی قورئانەکەم کەم کردبوویەوە لە بەر سعیکردن و ئەوانە ئینشاءڵڵا بەتەمام ئەم هاوینە تاوکۆ و زانکۆ ئەکرێتەوە قەرەبوویەکەم. ینی هەر بەردەوام بووی لە لەبەرکردنی قورئان و خوێندنی لە کاتێک وەڵڵاهی تا ئیزنەکە نزیکی ئەوە 7 ڕۆژ ئیزنەکەم 7 ڕۆژ بوو تا ئیزنەکە بەردەوام بوو، بەڵام لە ئیزنەکەی ئیتر وەزم لە لەبەرکردن هێنا چونکە دەستم کرد بە هەر مڕاجام ئەکرد بە بەردەوامی، بەڵام لەبەرم نەئەکرد چونکە کاتی سعیکردنم و ئەوانە تۆزێک کاتم کەم ببوویەوە. زۆر بە کورتی پێم بڵێ بەتەمای چ بەشێکی ئینشاءڵڵا. والله ئینشاءڵڵا کۆلێژی پزیشکی گشتێ یعنی ئەوە ئاوەت و کچۆم بڵێ هەر لە مناڵیەوە هەر لە باخچەم بەمنیانەوە دکتۆرە ئیتر هەر لەوە کەوتبووە مشکم من بەخوارێ ببم بە دکتۆر ئینشاءڵڵا خوا بیکە بە نسیب ئینشاءڵڵا بەتەمای کۆلێژی پزیشکی دکتۆرێکی باش و خزمەتی هەموو کوردستان ئینشاءڵڵا ئەر ئاماژمانەوەیە. سەلامەت.